بخیر و خۆشی بمێنن بە ئارامی و سەلامەتی بتەندروستی بمێن ئینشەڵڵا تەندروستیاوە تندائیم بی لە جێ بێ گوێدان نێجا مجارامە ئیرۆژی یا تەندروستێ تەقێ چاوادەیە نەخۆشیێ چاوا گەلکن جوڕەوێ گەلکن پەردێوێ مژگولێوێ برهێوێ ڕەشکاوێ سپیکاوێ دبندا چەند پەردە هەنا هەر پەردەکی مەتەرسیکەوەی هەیە چاو گران دبن دیتن کێم دبی مژگولە ئینسان بە هەفتوو دزەڵقن چەرمێ چاوە ئینسان بە هەفتوو بە دزەڵقن چاوە ئینسان گرانتی چێ دبی ئەو قلپاغێ چاوە ئینسان جارنا قالن دبی جارنا دخۆری وەسائیرە وەسائیرە جورعێ نەخۆشیێ چاوا هەنا جوانە یەکژێژی کێ وەختێ گوت چاوادا وڵۆ حەبکی نەپخاندن چێ دەبی نەپخاندن چێ دەبی ئەو ڕەوشا چماولۆ چێ دەبی ئەو ڕەشاژی کێ ji سەرمای چێ دەبی تشتێکی ولۆیە دشبیهی ئەپەسێ ئەپەسە چێن ها بەریان هاجی چەند جار مژوەرە گوت ئەزە جارکی دیژوەرە بێژم ئەپەسە دۆرە یان دەبەرەکە ئینسان ولۆ سۆر دبی ئەپشی گۆ سۆر بوو ئەو چەرم حەبک ئیلتیهاب دگری و گەرمیتی ژێ چێ دبی ئینسان ji بەرژی تایە دگری ژێرە تێگوتن ئەپەسە بەلێ دبنێ وێنادا دەبی گۆگازی هەبی جار ناژێژی تشتێکی ڕۆحنەوەکە نەئاڤە ئاڤیتیکە ولۆ dibin damara da di damara dewlojê çêdibî dibêjin wêna lenfetik swî lenfetik jî kê gelek cara min ji we re got ez ê niha jî careke dî ji we re bêjim lenfetik çiya lenfetik di damara da wilo tiştin yani neava weke avêya roh nedherikî وەختێ گۆ ئەو تشدارکی حجراژی بخۆرە پاقش دکی ئەو چووما چ چاودا جارنا شکانە چاویش هەیە ئاولۆتکی ئاولۆ بالە خۆ بدنێ ئەو مگەلی کوردستان ولۆ دیتنە چاوێ وا دشکن ولۆ شکاندن بوارە چێ دەبی ئەو شی چێ دەبی ئەز ێ وێ ji we re bêjim ji birînê çê dibî tiştin li çava dikevin ya birîne dî di laşê însan de çê dibî bandora xwelwil dikevî û ya bi pistûwa çê dibî pistû çi ne ez ê wa ji we re bêjim pistû weka nexweşîke weke sedefê ye wilo spîtayî li dora çavê însan dikevî jêre tê gotin pistû ev jî kê di netîca lazyonê de çê dibî lazyon ku lazyon di ew însan de çê dibî ew pistû çê dibî lazyon çi em mijgul pêwîrê wî gelikin çav diparêzî ji tozê ji nexweşiya ji dûmanê ji heywanata ji mîkropa yanî divê mîkropa yanî divê mijgulê de çend mû hene her mûkik jindikayî ve insan çi tê dibî di wicûda însan da